بەشی چوارەم و کۆتایی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیست ئێران لە ژێرناوی ترس لە گەشە و پەرەسەندنی بزوتنەوە پێشکەوتن خوازە کۆمەڵایەتیەکان گرنگترین هۆکاری دەستپێکردنی دانوستانەکانی ئێران و ئامریکا. دووهەم، ئۆپۆزیسیۆنی ڕاست بە تایبەت سەڵتەنەتخوازان کە دوای پاشەکشە لە منشوری مەهسا بە تەواوەتی بوون بە خزمەتکار و لایەنگری سەرسەختی ئیسرائیل و شەرخوازانی ئامریکایی بە توندی کەوتونەتە ژێر گوشارەوە. ئۆپۆزیسیۆنی ڕاست بەهۆی بێباوەڕیان بە هێزی جەماوەر و پشکردن لە دروشمی بزوتنەوە جەماوەریەکان استراتێژی پشبەسن بە هێزە دەرەکیەکانیان گرتووەتە بەر. ئەوان بەردەوام دڵیان بەوە خۆش کردبوو کە بە هێرشی هێزە پاوانخوازەکان بۆ سەر ئێران یان بۆمبارانی ژێرخانەکانی وزەی ناوەکی پاڵاوگەکان و ناوەندە ئابوووریەکانی وڵات و هەروەها چڕکردنەوەی ئەو گەمار و ئابووریانەی کە گوشارە سەرەکیەکانی ڕاستە و خۆ دەکەوێتە سەرشانی کۆمەڵانی خەڵکی هەژار ڕێگە بۆ ڕووخانی ڕژیمی ئیسلامی خۆش دەبێت. هیوای ئەوان پێیان وایە کە پاش ڕووخانی ڕژیم وەک لەشکری پیادەی هێزە دەرەکیەکان دەتوانن کنترۆڵی دەسەڵات لە وڵاتدا بەدەستەوە بگرن. ئەوان لەسەر ئەم بنەمایە لە کاتی هەڵبژاردنەکانی ئەمریکادا بە جۆش و خرۆشێکی زۆرەوە پێشوازیان لە سەرکەوتنی دۆناڵد ترامپ دەکرد. تەنانەت کۆبوونەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکاش لە دوورگەی دیێگۆ گارسیا هیوایەکی زیاتری لە دڵیاندا دروست کردبوو. بەڵام ئێستا بەدەستپێکردنی دانوستانەکانی نوێنەری ترامپ لەگەڵ نوێنەری کۆماری ئیسلامی بەبێ لە بەرچاوگرتنی ڕەوت و ئاراستەی بەرەو پێشچوونی ئەم لایەنانە تا ڕادەیەکی زۆر تووشی سەر لێ شێواوی و بێهیوایی بوون. هەڵوێستی لایەنەکانی سەڵتەنەتخواز و مجاهیدین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیاندا ئەم سەر لێ شێواوی و داماویە بەڕوونی دەرەخات. سیاسەتی ئامریکا و لایەنەکانی تر ئەوانی بەتوندی ناڕازی و تووڕە کردووە. سێهەم، چاوگێڕانێک بەسەر گۆڕانکاریە سیاسیەکانی ئێراندا ئەوە دەرەخات کە بەرپرسانی ڕژیم خۆیان بۆ ڕێککەوتن لەگەڵ ئامریکا و تەنانەت دامەزراندنی پەیوەندی دیپلۆماتیک لەگەڵ شەیتانی گەورە ئامادە کردووە. وەلانانی دروشمی مەرگ بۆ ئامریکا یان پاکردنەوەی ئاڵای ئەمریکا لە شوێنە گشتیەکان و بە قەناعەتگەیاندنی هێزە ئەردشیە بە کرێک گیراوەکان و هەواڵی ئامادەکردنی باڵوێزخانەکانی هەردوو وڵات نیشانەدات کە دانوستانەکانی ئێستا تەنها لەسەر مەسەلەی ناوەکی نییە، بەڵکو پەرەپێدانی پەیوەندیە ئابوووریەکان و هەنگاونان بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندیە دەرەکیەکان کەوتووەتە دەستوری کاری ڕژیمەوە. گومان لەوەدا نییە کە تەنها بەلابردنی گەمارۆکان قەیرانە قوڵ و فرە ڕەهەندەکانی دەسەڵاتی ئیسلامی لە بوارەکانی ئابووری، سیاسی، کۆمەڵایەتی، ژینگەیی و پێکهاتەیی چارەسەر نابێت. ئەمڕۆکە خەڵکی ئێران بە ئەزموونی تێپەڕبوون لە تەواوەتی ڕژیمی کۆماری ئیسلامی و سەرجەمباڵەکانی بەباشی لەوە تێگەیشتون کە ئەو دۆخەنا لەبارەی زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بەرهەمی سروشت و بنەمای سیستمێکە کە تا سەر ئێسقان کۆنەپەرست و پەرتوکاوە. سیستەمێکی کە بەردەوام سەرچاوی نایەکسانی قوڵە چینایەتیەکان، گەندەڵی سیستەماتیک و چارە هەڵنەگەر، تاڵان و بڕەوی بەردەوامی سەرچاوەکانی وڵات، سەپاندنی بێبەزەیانەی ئاپارتایدێکی فرەڕەهەند، ستەم و سەرەڕۆیی و کوشتارە سیاسیەکان، تۆمارکردنی بەرزترین ڕێژەی ئیعدام لە ئاستی جیهاندایە. هەر بۆیە تەنها بەلابردنی گەمارۆکان، گرفت و مەینەتەکانی خەڵک چارەسەر نابێت، بەڵام خواردنەوەی دووبارەی جامی ژەهر لەلایەن خامنەییەوە ئەویش لە پرۆسەی ڕێککەوتن لەگەڵ دەوڵەتی ترامپ کە بەرهەمی گوشاری بزوتنەوە جەماوەریەکانە ڕژیمی لە بەرامبەر بزوتنەوەی جەماوەریدا لاوازتر کردووە و بە پێچەوانەوە ورە و جەسارەتێکی زیاتری بە بزوتنەوەی جەماوەری لە خەبات لەگەڵ حکوومەتێکی کە نوقمی گێژاوی قەیران و شکستی یەک لە دوای یەکە بەخشیوە. جگەلەوەش لەلایەکەوە ئامرازی دروستکراوی جەمسەرسازیەکی بێبنەمای بە مەبەستی گەڕانەوەی سەرجەم شکستەکان بۆ ئامریکای لە دەستی ڕژیم دەرهێناوە و لەلایەکی دیکەوە ترسی تۆمەتبارکردنی هەر بزاوێکی ناڕەزایەتی بە پیلانی دەرەکی ڕواندووەتەوە و بەم شێوەیە لەسەر بەستێنی ئەو قەیرانە گشتیە سیاسی ئێستا هەرچی زیاتر فەزا بۆ بەدواداچوونی ویست و داخوازیە کۆمەڵایەتیەکان و ڕێخستنی بربڵاوتری بزوتنەوەی کرێکاری و جەماوەریەکان خۆش بووە. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دێمۆکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیست ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێری ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە
31 خاکەلێەوەی 1404 هەتاوی بەرامبەر بە 20 مانگی ئاوریلی 2025 زاینی.